من ئەمەوێ زۆر ڕاشکاوانە لەگەڵ ئەم برا عەزیزانەی خۆما کە ئەهلی مزگەوتن سەر بە هەر کۆمەڵ و بزوتنەوە و جەماعەتێکی ئیسلامی بن ئەمەوێ لەگەڵیانە باز لەم کۆلکە هاوبەشانە بکەم کە بیرمان چوونەت کە بۆچی ناکرێت لەسەر ئەساسی ئەمانە یەک بگرین ئێمە یابێ لەسەر دین یەک بگرین یانەبێ لەسەر دنیا ڕێکەوین ئەگەر لەسەر دین یەک ئەگرین یەکگرتن ئەوەیە کە لە سەرەتاوە ئێمە باوەڕمان بەو بنەما ئوسولیانە هەبێت کە دینەکەمان بەیانی کردو بۆمان و ئێمەش باوەڕمان وا بە دینەکە هێناوە هەر یەکێک لەم داعیە ئیسلامیانە کە شایەتمانی هێناوە باوەڕی بە قورئان و سونەت هێناوە قورئان و سونەت لاف و گەزاف لێدان نییە قورئان و سونەت مەنهەجی پێغەمبەرانە پێویستە پێوەی پابەند بین ئەگەر ئەمانەوێت دیندار بین ئەگەر ئەشمانەوێت لەسەر دنیا ڕێکەوین ئێعای بە خەڵک لەسەر لەگەڵ پارتی وێچێتیان ڕێبکەوی و بەڵام نەتوانێت لەگەڵ ئیسلامەکەی خۆیان ڕێکەوێت تۆ تەنازولەی بۆ پارتیەکە یا بۆ یەکێتی نیو ئەوەندە تەنازولکەی بۆ برا مسلمانەکە دەگەنە نەتیجەیەکی زۆرتر بۆچی ئەتوانی بە قائیمەیەکی هاوبەشدا بەزی لەگەڵ خەڵکانێکی تری عەلمانی بۆچی ناتوانی لەگەڵ برا مسلمانەکەتا بگەیتە نەتیجە ئیخوان لە میسرە هەرچەند ئێستا لەژێر میحنەتان هەرەبێ بەرگریان لێ بکەین بەڵام ئیخوان لە ئینتیخاباتەکانیان لەگەڵ ئەحرار و عەمەل و وەفدا ڕێکەوت جارێک ڕووی نەدا لەگەڵ جەماعەتێکی تری ئیسلامیان ڕێکەوێت بەسەر بەخۆیشە چوونە ئینتیخاباتەکانەوە بە قایمەی سەربەخۆ بەڵام دیار بوو کە سەربەخۆنین یعنی گروپێکی ئیسلامیە و ئیخوانە و ڕێگەکەوتن جارێک بە قائیمەی ئەحرار جارێک بە قائیمەی وەفد جارێک بە قائیمەی حیزبی عەمەل بۆچی لە کوردستانیش بە هەمان شێوە هەیە لەو کاتەیە کە ماوەیەک لەمە و پێش مژدەیەکیاندا بەو خەڵکە و کە دانیشتنەکان کرا و پێکەنینەکانمان بینی و خۆشحاڵی و تەسریحاتەکانمان بینی هەر یەکە کە ئیتر ئەوید نایەمە هەر یەکە گرین کە ئێمە تەڵەن لای شخصی خۆمەوە بەلام شتێکی زۆر خەیاڵیە یعنی لە خەیاڵ دوورترە یەکگرتنی ئەمانە ناشوێ خەڵک ڕەشبین وێ لەوەی کە ناتوانن پێکەوە ئیشکەن نا ئەڵێن ئەتوانین ئەگەر کۆلکە هاوبەشەکانمان لەلا هاوبەشە وصولی دینەکە ئەوە توانین لەسەری ڕێکەوی یعنی گەر لەسەر عەقیدە و عیبادەت و شەریعەت و چۆنێتی ئیشکردن و بانگەوازی خوایی و بە شێوازی پێغەمبەران ئەگەر لەسەر ئەمانە متتەفیق بین ئەگەینە نەتیجە ئەبین بە یەک بەڵام بە خەیاڵ پڵاویش ناڕوا ئەمە پێویستی بە شارەزابوون هەیە لە ئوسوسەکان لەو بنەمایانە کە پێویستە لەسەر ئیتیفاقکەین پاشان ویستی ئەوێ ویستێکی دڵسۆزانە و سادقانە کە بمانەوێ بەڕاستی لەسەر ئەمانە ڕێکەوی ئەگەر لەبەر دنیاشە ڕێکەوتنی دنیاشە باشە خەڵک پێویستە بەخۆی لەسەر شتە دنیایەکانی ڕێکەوێ ئەگەر لەسەر ڕێگای ئینتیخاباتە خەڵک ئەتوانێت ڕێکەوێ ئەگەر لەسەر بەشکردنی کورسیەکانە ئەتوانی ئەگەر لەسەر قایمەی هاوبەشە هەر ئەتوانی